ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. دوای ڕووخانی کۆماری کوردستان لە مەهاباد و لە ئەنجامی هێرشە بەردەوامەکانی سوپای شاهەنشاهی بۆ سەریان، لەشکری شۆڕژگێڕی بارزان بە خێزانەوە ڕێگای سەر سنووری عێراقیان گرتە بەر و لە مانگی نیسانی 1947 خێزانەکان بە بێ مەرج خۆیان ڕادەستی حکوومەتی عێراق کردەوە. هاوکات لەشکری شۆڕژگێڕ بە سەرکردایەتی ژەنڕاڵ مستەفا بارزانی کە مەبەستی خۆڕادەستکردنەوەیان نەبوو، دوای گەڕانەوەیان بۆ عێراق ڕێگای سەرسنووری تورکیایان گرتە بەر و لە ڕێو ڕۆشتنێکی مێژووییدا بە سنووری سێ دەوڵەت خۆیان گەیاندە خاکی یەکێتی سۆڤیەت. بارزانیەکان لە پێناو گەلەکەیان بەم قۆناغ و ئاڵانگاریە نوێیە چارەنووسێکی تاریک و نادیاریان هەڵبژارد. ڕێکەوتی هەژدەی حوزەیران دوا جەنگاوەری بارزانی لە ڕووباری ئاراس پەڕیەوە و زیاتر لە 500 شۆڕژگەر چارەنووسی خۆیان دایە دەستی بەڵێنی وڵاتێک کە دروشمەکەی کردنەوەی باوەش بوو بۆ گەلە چەوساوەکان. ئەی سەبا گەر بگذەری بەر ساحلی ڕوودی ئەرەس، بوسە زەن بەر ئان وادی و مشکین کن نەفەس. لە سەرنجامدا بە بڕیاری دەسەڵاتدارانی کۆماری ئازربایجان لە خاڵی سنووری ماڵۆی لۆپیانگ پاسەوانی سنووری سۆڤیەتی یەک جەنگاوەرانی لەشکری شۆڕژگێڕیان ناو نووس کرد و دوای لێکۆڵینەوە و لێوەرگرتنی چەکەکانیان لە ئۆردوگایەکی سەر ئاوەڵای تەلبەنکراو وەک دیلی جەنگ دانرا. بریندار و ئەوانەشی بەدەم ڕێگاوە پەجیان کەوتبوو، دوو خێوەتیان بۆ هەڵدرا و بەشێکیشیان بۆ نەخۆشخانەی سەربازی گواسترانەوە. گەڕانەوەی وەڵامی مۆسکۆ لەبارەی چارەنووسی بارزانیەکان چەند ڕۆژێکی خایەند. دوای ڕەزامەندی مۆسکۆ لەسەر پەنابەر وەرگرتنیان بارزانیەکان گواسترانەوە شاری نەخچەوانی کۆماری ئازربایجان. ژەنڕاڵ مستەفا بارزانی لە هەڤاڵانی جیاکرایەوە و برایە کەمپێکی سەربازی ئەو شارە و جەنگاوەرانی دیکەش لە ئۆردوگایەکی تەلبەنکراو دانران. بریندارەکانیش گواسترانەوە نەخۆشخانەی سەربازی ئەو شارە. ئەوە بوو عومەر عەبدوڵڵا هۆستانی یاوەری ڕێڕە و
دوای 12 ڕۆژمانەوە لەو نەخۆشخانەیە بەهۆی سەختی برینەکەیەوە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی نەخشەوان بە خاک سپێردرا. تا ڕێکەوتی سێی مانگی تەمموز هەواڵان لە چارەنووسی ژەنڕاڵ مستەفا بارزانی بێئاگا بوون. ئەمەش بارودۆخی ئەوانی خراپتر کردبوو. تا ئەو کاتەی لەلایەن ئەفسەری پەیوەندی سۆڤیەتەوە ڕێگە بە میرحاج ئەحمەد درا چاوی بە ژەنڕاڵ مستەفا بارزانی بکەوێت. دوای بینینی بارزانی تا ڕادەیەک دڵنیایی بۆ کەمپی هەواڵان گەڕایەوە. لە ڕێکەوتی 12 تەمموز ژەنڕاڵ مستەفا بارزانی لەگەڵ ژمارەیە کاربەدەستی سەربازی نەخچەوان سەردانی کەمپی هەواڵانی کرد و لەوێ بڕیاردرا تەوقی سەربازی سەر کەمپەکە هەڵبگیرێت و خزمەتگوزاری و خواردنیان باشتر بکرێت. مانەوەی هەواڵانی بارزانی لە کەمپی نەخچەوان نزیکەی 40 ڕۆژی خایە. دواتر لەسەر بڕیاری حکوومەتی خۆجێیی ئازربایجان لە شاری نەخچەوانەوە گواسترانەوە شارەکانی ئاغدام، لاچین و ئایلاغ و بەسەر گوندەکاندا دابەشکران. بارزانیەکان بۆ دابینکردنی پێداویستی ژیانی خۆیان لەگەڵ خەڵکی ناوچەکە لە جەڵگە هەرەوەزیەکان کە کاڵخۆزیان پێدەگوترا دەست بەکار بوو. ژەنڕاڵ مستەفا بارزانیش لەگەڵ هەریەک لە شێخ سلەیمان، عەلی مەحەممەد سەدیق، سەعید مەلا عەبدوڵڵا و زیاب دڕی لە شاری شۆشە نیشتەجێکران. لە ڕێکەوتی 29 ئەیلول بە مەبەستی دیدار لەگەڵ کاربەدەستانی ئازربایجان ژەنڕاڵ مستەفا بارزانی گواسترایەوە شاری باکۆی پایتەخت و لە کۆتاییەکانی مانگی تشرینی یەکەمی ساڵی 1947 لەگەڵ جەعفەر باقیرۆڤی سەرۆک کۆماری ئازربایجان یەکتریان بینی. هێشتا دۆسیەی بارزانیەکان لە مۆسکۆ لەژێر لێکۆڵینەوەدا بوو. بۆیە ژەنڕاڵ مستەفا بارزانی چەندین جار هەوڵیدا کرێملێن و خودی ستالین لە بارودۆخی پەنابەرە بارزانیەکان ئاگادار بکاتەوە و بڕیاری کۆتایی لە چارەنووسیان بدرێت. کاتێک یاوەرانی بارزانی ئاگادار بوونەوە کە ژەنڕاڵ مستەفا بارزانی گواستراوەتەوە باکۆ، داوایان کرد ڕێگایان بدەن چەند کەسێکیان سەردانی بکەن و لە بارودۆخی دڵنیا ببنەوە. ئەوە بوو ڕێگا بە میرحاج ئەحمەد و سلێمان بەگدرا لە باکۆ سەردانی بارزانی بکەن. لە مانگی تشرینی دووهەمی ساڵی 1947 بڕیاری کۆتایی لە چارەنووسی بارزانیەکان درا بەوەی لە کۆماری ئازربایجان نیشتەجێ بکرێن و گرنگی تەواویان پێ بدرێت و لە کەمپێکی سەربازیدا بخرێنە بەر خوێندن و مەشقی سەربازی. لە ڕێکەوتی دەی کانونی یەکەم تەواوی یاوەرانی بارزانی لە کەمپێکی ئامادەکراوی شاری باکۆ کۆکرانەوە. تەواوی جەنگاوەرە بارزانیەکان جلوبەرجی سەربازیان پێدرا و لە فەوجێکی سەربازیدا ڕێکخران. ئەسعەد خۆشەوی کرا بە فەرماندەی فەوج و مقەدەم کازیمۆف کرایە سەرپەرشتی مەشق پێکردنی بارزانیەکان. ڕۆژانە 8 کاتژمێر مەشقی سەربازیان پێدەکرا و 4 کاتژمێریش وانەی سەربازی و زمانیان پێدەگوترایەوە. هاوکات لەلایەن ئەو هەواڵانەی خوێندەواریان باش بوو وانەی زمانی کوردی بە هەواڵان دەگوترایەوە. بارزانیەکان لەلایەن سۆڤیەت و حکوومەتی خۆجێیی ئازربایجان و خودی باقرۆڤەوە گرنگی باشیان پێدەدرا و بارودۆخیان بە باشی دەگوزەرە. لە ڕێکەوتی 19 کانونی دووهەمی 1948 کۆنفرانسێک بۆ پەنابەرانی کوردی باشوور و ڕۆژهەڵات لە شاری باکۆ ڕێکخرا. مەبەست لەم کۆنفرانسە دروستکردنی سەرکردایەتیەکی سیاسی کوردی بوو کە خەبات بۆ ڕزگارکردنی وڵاتەکەیان دەکرد. لەم کۆنفرانسەدا ژەنڕاڵ مستەفا بارزانی وتارە بەناوبانگەکەی خوێندەوە و دواتریش وەک سەرۆکی ئەم سەرکردایەتیە سیاسیە هەڵبژێردرا. ئەنجومەنێکی سەرکردایەتیش پێکێنرا کە کوردانی باشوور و ڕۆژهەڵات هەریەکە و 7 ئەندامی تێدا هەبوو.
هەروەها بڕیاردرا لە ڕادیۆی باکۆ بەرنامە بە زمانی کوردی پەخش بکرێت و ڕۆژنامەیەکی کوردیش دەربکرێت. ئەم کارەی سۆڤیەتەکان بووە جێگەی ناڕەزایەتی حکوومەتی ئێران و لەلایەن سەرۆکوەزیرانی ئێرانەوە لە ڕێگەی باڵوێزی سۆڤیەتی لە ئێران ناڕەزایەتیەکە بەنامە گەیەندرایە مۆسکۆ، بەڵام پشتگوێخرا. ئەم گرنگی پێدانەی باقرۆڤ بۆ ژەنڕاڵ مستەفا بارزانی جێگەی گومان بوو. گومانەکەشی لە جێگەی خۆی بوو، چونکە ژەنڕاڵ مستەفا بارزانی چەندین جار داوای کرد بۆ بینینی دەسەڵاتدارانی سۆڤیەت سەردانی مۆسکۆ بکات، بەڵام ڕێگری لێ دەکرا. ئەو نامانەشی بۆ مۆسکۆ دەیناردن وەک ئەوەی نەگەیشتە بن هەرگیز وەڵام نەدرانەوە. باقیرۆڤ مەبەستی بوو هەژمونی خۆی بەسەر ئەو سەرکردایەتیە کوردیەدا بسەپێنێت کە لە باکۆ و پێکێنراوە، ئامانجەکانی خۆی لە ئازەربایجانی ئێران پێ بپێچێت. لە ئەگەری هەر ناڕەزایەتیەکیش بەهۆی ئەو هاوڕێتیە نزیکەی لەگەڵ بێریای وەزیری ناوخۆی یەکێتی سۆڤیەت هەیبوو بە هەڕەشە لە بەرامبەر سەرکردایەتیە کوردیەکە دەجوڵایەوە. بەڵام ئەم هەوڵانە بۆ ژەنڕاڵ مستەفا بارزانی جێگەی قبوڵ نەبوو، بە توندی بەرامبەر نیاز و هەڕەشەکانی باقیرۆڤ وەستایەوە و لە کۆبوونەوەیەکی ڕووبەڕوودا پێی گوت: هاوڕێ باقیرۆڤ، ئێمە بۆ ئەوە نەهاتوینێتە ئێرە تۆ هەڕەشەمان لێ بکەیت. ئەگەر ئێمە لە هەڕەشە ترسابین تۆ منت لێرە نەدەبینی. ئێمە لێرەین بۆ ئەوەی دەنگی گەلە زوڵم لێکراوەکەمان بە گەلانی یەکێتی سۆڤیەت بگەێنین. ویستومانە پیاوەتی و سەربەرزی خۆمان بپارێزین. دەمەوێت ئەوەش بزانی ئێمە گەلێک نین سەر بۆ هەڕەشە دابنەوێنین و هەرگیز ئامادە نین پاشکۆی گەلێکی دیکە بین. با دۆست و براشمان بێت وەک گەلی ئازەربایجان. ئێمە گەلێکی سربەخۆین و ناشمانەوێت کەسایەتی گەلەکەمان پێشێل بکرێت. با تێکچوونی پەیوەندیەکانی ژەنڕاڵ مستەفا بارزانی و جەعفەر باقیرۆڤ، بارودۆخی بارزانیەکانیش لە یەکێتی سۆڤیەت بە تەواوەتی گۆڕا و نەهامەتی و کۆڵەواری ڕووی تێکردن. ئەو سەرکردایەتیە سیاسیەی دروستیش کرابوو زۆربەی ئەندامەکانی بەتایبەت ئەوانەی ڕۆژهەڵات بەهۆی هەڕەشەکانی باقیرۆڤەوە لێی کشانەوە. دژایەتی باقیرۆڤ بۆ بارزانیەکان سنووری نەبوو، بۆیە بارزانی بە ناچاری داوای لە کاربەدەستانی سۆڤیەت کرد خۆی و یاوەرانی بۆ کۆمارێکی دیکە بگوازرێنەوە. لەلایەن دەوڵەتەوە بڕیاردرا بارزانیەکان بۆ کۆمەڵگای چرچووکی نزیک تاشکەندی پایتەختی ئۆزبەکستان بگوازرێنەوە. لە ڕێکەوتی 29 ئابی 1948 تەواوی بارزانیەکان گواسترانەوە ئەو کەمپە و لەوێ درێژە بە مەشقی سەربازی و خوێندن کرا. لە ڕێکەوتی 29 ئەیلولی 1948 ژەنڕاڵ مستەفا بارزانی چاوی بە نیازۆڤ سکرتێری حیزبی کۆمەنیست و یوسفۆڤ سەرۆکوەزیرانی کۆماری ئۆزبەکستان کەوت و بەڵێنی پشتگیری بارزانی و هەڤاڵانیاندا. بەڵام بەهۆی دۆستایەتی نزیکیان لەگەڵ باقیرۆڤ هەرزوو کەوتنە ژێر کاریگەری پیلانگێڕیەکانی ئەوانیش و کەوتنە دژایەتی کردنی بارزانیەکان. لە ڕێکەوتی 13 ئاداری 1949 ژەنڕاڵ مستەفا بارزانی بە یاوەری هەریەک لە سەعید مەلا عەبدوڵڵا و زیاب بارزانی بە بیانووی دیدار لەگەڵ ستالین و کاربەدەستانی کرملن لە تاشکەندەوە بە فڕۆکە گواسترایەوە شارۆچکەی چەمپای سەر دەریاچەی ئۆڕاڵی ئەو پەڕی باکووری ئۆزبەکستان و دوورخرای. بۆ ڕۆژی دواتر شێخ سلەیمان، عەلی محەممەد سەدیق و سلێمان بەگ، محەممەد نەجیب و عەبدوڕەحمان موفتی بە بەڵێنی دیداری بارزانی سواری فڕۆکە کران و گواسترانەوە شاری سەمەرخەندی باشووری ئۆزبەکستان. دواتر بە بیانووی ئەوەی کەمپێکی نوێیان بۆ کراوەتەوە هەریەک لە ئەسعەد خۆشەوی، محەممەد ئەمین میرخان، مامەند مەسیح، مستەفا مێرۆزی،
شێخ عومەر شانەدەری، عەلی خەلیل، محەممەد مەحموود، مراد شێخۆ، سەعید وەلیبەگ، حاجی حەیدەر، سەعید پاڵانی، عیسا سوار و فەقێ حەسەن ئیدلیبی بە فڕۆکە بۆ دوورگەی مۆنیاک لە ناوەڕاستی گۆلی ئۆڕاڵ گواسترانەوە. ئیتر پرۆسەی پەرش و بڵاوکردنی بارزانیەکان بە خاکی یەکێتی سۆڤیەتدا دەستی پێکرد. دوای بڵاوە پێکردنیان بارزانیە ڕاگوێستراوەکان خرانە ژێر کاری قورس و لەگەڵ دی لە ئەڵمانیەکان جیاوازیان پێ نەدەکرا. ئەو یاوارانەشی مابوونەوە گشتیان سواری شەمەندەفەرێکی تایبەت کران. لە هەر وێزگەیەک کە شەمەندەفەر دەوەستا فارگۆنێکی بارزانیەکانی لێ جیا دەکرایەوە. بەم شێوەیە بارزانیەکان کۆمەڵ بەسەر خاکی پان و بەرینی یەکێتی سۆڤیەتدا دابەش کران بێ ئەوەی هیچ گروپێک ئاگای لە چارەنووسی گروپەکەی دیکە بێت. زەوی پان و بەرینی ئاسیای ناوەڕاست بووە نشینگە نوێیەکەی بارزانیەکان و کوڕ لە باوک و برا لە برا جاکرایە. بارزانیەکان لە گروپی کەمتر لە 15 کەسیدا بێ ئەوەی بە یەکتری بزانن بەسەر گوندە دوورە دەستەکاندا بڵاوەیان پێکرا و بۆ دەستخستنی بژێوی ژیانیان لە کێڵگە کاڵخۆزیەکان وەک پاڵە خرانە سەرکار. ئەو پارەکەمەی لە کاری تاقەت پڕوچێنی ڕۆژانە دەستیان دەکەوت، حکوومەت بەشێکی لێ دەجێڕایەوە بۆ ئەوەی لە خەزێنەی دەوڵەت لە کاتی پێویست خەرجی بارزانیەکان نەکات و ئەو پارەیە لێ دەدانەوە. دەستگا سیخوڕیەکانیان لە پێناو ئەوەی خۆیان بخزێنە نێو ئەو ئەڵقەبتەوەی بارزانی بە دەوری یاوەرانی دروستی کردهبوو، هەموو میکانیزمێکی تۆقاندن پارە و ئافرەتیان بەرامبەریان بەکاریان، بەڵام ڕیزەکانیان هەر بە تۆکمەیی پاراست و پشتیان لە دۆز و سەرۆکەکەیان نەکرد. بۆ یاوارانی بارزانی ئەو سەختیانە شتێک نەبوون بەرگەی نەگیرێ. ئەوەی بەرگەی نەدەگیرا دووری لە ژەنڕاڵ مستەفا بارزانی و بێئاگاییان لە چارەنووسی ئەو بوو. سەرەڕای ئەو چاودێریە توندەی سەریان و ئەو ڕێکارە توندانەی یاساکانی یەکێتی سۆڤیەت بەرامبەر لادەرەکان دەیان گرتە بەر، بارزانیەکان بێ ئەوەی ئاگاداری یەکتر بن هەر گروپە و لەو شوێنەی لێی بوو دەستیان بەمانگرتنی سەرتاسەری کرد و داوای گەڕاندنەوەی بارزانیان کرد. کارێکی لەم شێوەیە ڕەنگە یەکەم جار بووبێت لە مێژووی یەکێتی سۆڤیەتی سەردەمی ستالین ڕووی دابێت سزاکەشی بەدڵنیاییەوە مرگ. بەڵام بارزانیەکان جۆیان بە هەڕەشەی پۆلیس و کاربەدەستانی نەدەدا. کاری نێو چەڵگەکانیان جێهێشت و لە مانگرتن بەردەوام بوو. ئەم مانگرتنە لە کۆتاییەکانی ساڵی 1950 تا سەرەتای ساڵی 1951 بەردەوام بوو. بەڵام کاربەدەستانی ئۆزبەگستان بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون جۆ لە دەنجی بارزانیەکان بگرن و بە هەموو شێوەیەک ڕێگریان دەکردەوەی دەنجی جەنڕاڵ مستەفا بارزانی لە چامپایەوە ببیسترێت. ئەمە بۆ بارزانیش دۆخێکی ئەستەم بوو، دەبوایە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. ئەو نامانەی تا ئەو کات بە ڕێگەی پۆستەوە بۆ مۆسکۆی ناردەبوون لەلایەن کاربەدەستانی ئۆزبەگستان و ئازربایجان گلدرابوونەوە و ئەوانشی بە ڕێگەی ترەوە گەیشتبوونە مۆسکۆ لەلایەن بێریاوە ڕێگری لە گەیشتنیان کرابوو. تا ئەو کاتەی ناسیاوێکی بارزانی سەردانی مۆسکۆ دەکات و بارزانی داوای لێ دەکات ئەو نامەیەی بۆ ستالینی نووسی بوو بەدەستی خۆی بیخاتە نێو سندوقی پۆستەی بەردەرگای کۆشکی کرملن. نامەکە گەیشتە مۆسکۆ و خرایە شوێنی مەبەست. بۆ یەکەم جار لەلایەن کرملنەوە نامەی ژەنڕاڵ مستەفا بارزانی خوێنرایەوە. لێژنەیەکی تایبەت بە لێکۆڵینەوە لە پرسی بارزانیەکان لە مۆسکۆوە پێکێنرا و لە ئاداری ساڵی 1951 دەستی بە لێکۆڵینەوەکانی کرد. لێژنەکە سەردانی تەواوی ئەو گوندانەی کرد کە بارزانیەکانی بۆ دوور خرابوون.
قسەی لە هەمویان وەرگرت. لێژنەکە لێکۆڵینەوەی لەمانگرتنەکەش کرد و پێیان سیر بوو ئەم کارە بەبێ ڕێخستن و هەماهەنگی کرا. لە تەواوی لێکۆڵینەوەکاندا بارزانیەکان تەنیا یەک داواکاریان هەبوو، ئەویش شادبوونەوە بوو بە جەنڕاڵ مستەفا بارزانی سەرۆکیان. لێژنەی ڕاستپێدرا و گەڕایەوە مۆسکۆ و ئەنجامی لێکۆڵینەوەی پێشکەش بە دەسەڵاتدارانی کرێملین کرد. لە ڕێکەوتی 1 ئەیلولی 1951 ڤینۆگرادۆڤ لە مۆسکۆوە گەیشتە تاشکەند و بەکاربەدەستانی ئەوێ ڕاگەیان هەرچی زووە بارزانیەکان بگەڕێندرێنەوە و فڕۆکەیەکی تایبەتیشی بە دوای بارزانی دانار. دوای گەڕانەوەی پێشوازیەکی گەرمی لێکرد و لە هەمبەری ئەو هەڵس و کەوتەی بەرامبەری خۆی و هەواڵانی کراوە داوای لێبوردنی لە بارزانی کرد. بەهۆی ئەو هەموو مەینەت و ئازارەی ڕوبەڕووی بارزانیەکان کرابەوە، مۆسکۆش چاوپۆشی لەمانگرتنەکەی بارزانیەکان کرد. تەواوی هەواڵان ئەوانەی بەسەر گوندەکاندا دابەش کرابوون، ئەوانشی بۆ دوورگەی مۆنیاک و شاری سەمەرقەند دوورخرابوونەوە، جارێکی دیکە گەڕێندرانەوە ئۆردوگایەکی شاری فرێفسکی نزیک تاشکەندی پایتەخت و ژەنڕاڵ مستەفا بارزانیش لەگەڵ چەند یاوەرێکی لە شاری تاشکەند نیشتەجێکران. بارودۆخی یاوەرانی بارزانی بەرەو باشی چوو، بە تەمەنەکان بڕێک پارەی مانگانەیان بۆ بڕایەوە. ئەوانەی توانای کارکردێنیان هەبوو بە کاری کشت و کاڵەوە خەری کران. هەلی خوێندن بۆ لاوەکان دەستەبەر کراو، لە کۆلێژ و قوتابخانەکان خرانە بەر خوێندن. لەو ماوەیەدا بەشێک لە هەواڵان هاوسەرگیریان لەگەڵ ئافرەتانی سۆڤیەتی کرد، خێزانی نوێیان پێکهێنا و بوونە خاوەن ماڵ و منداڵ. بەڵام لێرەشدا یەک ڕیزی خۆیان پابەند بوونیان بە پرەنسیپ و باوەڕەکانیان پاراست و بە دڵسۆزی نیشتیمان و سەرۆکەکەیانەوە مانەوە. کاتێک لە هەفتەی یەکەمی ئاداری ساڵی 1953 ستالین مرد، دەستپێکی سەردەمێکی نوێ بوو بۆ گەلانی یەکێتی سۆڤیەت بەگشتی و پەنابەرە بارزانیەکان بەتایبەتی. تەوق و ڕێکارە ئەمنیەکان خاوبوونەوە و ژەنڕاڵ مستەفا بارزانی دەرفەتی ئەوەی بۆ ڕەخسا سەردانی مۆسکۆ بکات. بارزانی مانگی حوزەیرانی ساڵی 1953 بەنهێنی و دوور لە چاوی بەرپرسانی تاشکەند گەیشتە مۆسکۆ، ڕاستەوخۆ ڕێگەی کۆشکی کرێملینی گرتەبەر و تا پرزگەی کۆشک نەوەستا و بە پاسەوانی بەردەرگەی کوت: من مستەفا بارزانی هاتووم کێشەی گەلێکی زوڵم لێکراو بگەێنمە گەلی لینین و حیزبەکەی کە بەڵێنیان داوە کێشەی گەلە چەوساوەکان چارەسەر بکەن. دوای چەند ڕۆژێک لێکۆڵینەوە لەگەڵ ژەنڕاڵ مستەفا بارزانی، دوجار ڕێگەی پێدرا چاوی بە چەند بەرپرسێکی حیزبی و حکومی سۆڤیەت بکەوێت کە دواترینیان نیکیتا خرۆشۆڤی سەرۆکی ئەنجومەن و سەرۆکی حیزبی کۆمۆنیستی یەکێتی سۆڤیەت بوو. بارزانی پرسی گەلی کورد و ئەو مەینەتیانەی بەسەر خۆی و گەلەکەی هاتبوون بۆ خرۆشۆڤی باس کرد و باسی ئەوەی بۆ کرد چۆن بە نێو ڕێگری 7 وڵاتدا گەیشتۆتە خاکی یەکێتی سۆڤیەت. ژەنڕاڵ مستەفا بارزانی توانی سەرنجی کاربەدەستانی سۆڤیەتی بۆ پرسی کورد ڕابکێشێت و بەڵێنی پشتگیریان لێوەربگرێت. هاوکات لافرێنتی بێریا و باقیرۆڤ و 29 لە دەست و پەیوەندەکانیان بە سزای تاوانەکانیان گەیەندرا. پەیوەندەکانی نێوان ژەنڕاڵ مستەفا بارزانی و کاربەدەستانی سۆڤیەت مۆرچێکی دیپلۆماسی و فەرمی وەرگرت. ڤۆلۆشین کە کاربەدەستی کرێملین و هاوکات خزمی خرۆشۆفیش بوو، کرایە بەرپرسی پەیوەندی لەگەڵ بارزانی و لە مانگی ئاداری ساڵی 1954 لەگەڵ ژەنڕاڵ مستەفا بارزانی گەڕانەوە تاشکەند. لە فڕۆکەخانەی تاشکەندەوە پێشوازیەکی فەرمی و تایبەتیان لێکرا. ژەنڕاڵ مستەفا بارزانی گەڕایەوە نێو یاوەرانی، یەک سەردانی هەمووانی کردەوە و ماوەی هەفتەیەک لە نێویان مایەوە. دواتر لەگەڵ هەریەک لە ئەسعەد خۆشەوی، عەلی مەحەممەد سەدیق، سەید عەزیز سەید عەبدوڵڵا و مەحەممەد ئەمین میرخان گەڕایەوە مۆسکۆ. ئەم یاوەرانە خوێندنی باڵایان لە مۆسکۆ تەواو کرد. هەر لەم ماوەیەدا
104 لاوی بارزانی بۆ تەواوکردنی خوێندن و خوێندنی باڵا نێردرانە بێلەڕووسیا. 100 دیکەش لە پەیمانگاکانی دەور و پشتی مۆسکۆ خرانە بەر خوێندن و ژمارەیەکیش هەر لە تاشکەند درێژەیان بە خوێندندا. بەم شێوەیە بارزانیەکان لە یەکێتی سۆڤێت تەگەرەیەکی ئەوتۆیان لەبەردەم نەما و بەگشتی خەریکی کار و خوێندنی خۆیان بوو. ژەنڕاڵ مستەفا بارزانیش ماوە سەردانی هەمویانی دەکرد و ئاگاداری ڕەوشیان دەبوو. ساڵی 1956 ژەنڕاڵ مستەفا بارزانی دوای ڕەزامەندی کاربەدەستانی سۆڤێت بڕیاریدا سەردانی کۆماری ئەرمینیا بکات و لە ڕەوش و ژیانی کوردانی ئەوێ بکۆڵێتەوە. بارزانی گەیشتە ئەرمینیا و ماوەیەک لە نێو کوردانی ئەوێ مایەوە. لە هەر شوێنێک کورد هەبا سەردانی دەکردن و لەگەڵیان کۆ دەبەوە و پەیوەندی پتەوی لەگەڵ دروستکردن. ئەم سەردانەی بارزانی تا ئێستاش لای کوردانی ئەرمینیا یەکێک لە پرشمدارترین لاپەڕەکانی مێژوویانە. باوڵەکانی بارزانی پەخشی کوردی ڕادیۆی یەریفان کرایەوە و بەڵافۆک و ڕۆژنامە بە زمانی کوردی لە ئەرمینیا دەرکران. لە ئەنجامی ئەو کرانەوەیەی هاتبووە پێش، ژەنڕاڵ مستەفا بارزانی بواری بۆ ڕەخسا لە مۆسکۆوە چاودێری سیاسەت و ڕووداوەکانی ڕۆژانی جیهانی دەرەوە بکات و بەنامەیەک بۆ کرێملن و جەمال عەبدولناسر هێرشە سێقۆڵیەکەی ساڵی 1956 بۆ سەر میسر شەرمەزار بکات و پشتگیری گەلی کوردی بۆ گەلی میسر دووپات کردەوە. جەمال عەبدولناسریش ئەم هەڵوێستەی ژەنڕاڵ مستەفا بارزانی وەک خەرزێک بەرامبەر گەلی کورد لای خۆی هێشتەوە و سوپاسی بارزانی کرد. دوای ساڵی 1955 ئیتر دوورە پەرێزی بارزانیەکانی یەکێتی سۆڤێت لەگەڵ کوردانی دەرەوە نەما و گەلێک لاوی کورد ئەوانەی بۆ خوێندن ڕوویان کردبووە ئەوروپا هەلیان بۆ ڕەخسا پەیوەندی بە ژەنڕاڵ مستەفا بارزانیەوە بکەن و بەنامە لە ڕەوشی خۆیان و گەلی کورد ئاگاداری بکەنەوە. لەوانە عیسمەت شەریفوانلی و لێژنەی کورد لە ئەوروپا. ساڵی 1955 شاندێکی یەکێتی لاوان و قوتابیانی کوردستان کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە نێردرابوونە فێستیڤاڵی لاوانی پەکین هاتنە مۆسکۆ و نامەیەکی تێر و تەسەلیان لەبارەی بارودۆخی گشتی باشووری کوردستان و نێوخۆی پارتی دیموکراتی کوردستان بۆ ژەنڕاڵ مستەفا بارزانی نووسی. دواتر ساڵی 1957 دیسان شاندێکی قوتابیان سەردانی مۆسکۆیان کردەوە. جەلال تاڵەبانی سەرۆکی شاندەکە چاوی بە ژەنڕاڵ مستەفا بارزانی کەوت. جەلال تاڵەبانی خۆی دواتر دیدارەکەی دەجێڕێتەوە و باسی ئەوە دەکات کە لە یەکەم ساتی بینینی بارزانی لە بەرامبەر گەورەیی و ناوبانجی بارزانی خۆی بۆ نەگیراوە و بوراوەتەوە. ئەمە یەکەم کوردی عێراق بوو دوای ساڵی 1947 چاوی بە بارزانی بکەوێت. لەو ماوەیەدا ژەنڕاڵ مستەفا بارزانی گەلێک دیدار و کۆبوونەوەی لەگەڵ کۆمەڵە و ناوەندە دموکراسی و کۆمۆنیستە عەرەبیەکان ئەنجامدا. دواتر مام هەژاری شاعر هاتە مۆسکۆ، چاوی بە بارزانی کەوت و قەدری جانی شاعری ناسراوی کورد هۆنراوەی سەروەری کوردان بارزانی هۆنیەوە. ساڵی 1958 ساڵی کۆتایی هاتنی چاوەڕوانیەکان بوو. شۆڕەشی 14 تەمموز بەریگرت. ڕژێمی پاشایەتی لە عێراق ڕووخات. دەسەڵاتی کۆماری شوێنی گرتەوە و دەستگیری گەلانی عێراقی کرد بۆ پێکەوە ژیان و بنیادنانی وڵاتێک بۆ هەمووان. لێرەوە هەوڵەکانی ژەنڕاڵ مستەفا بارزانیش بۆ گەڕانەوە بۆ وڵات دەستی پێکرد و لە ڕێکەوتی 21 ئابی 1958 لەگەڵ ئەسعەد خۆشەوی و مێرحاج ئەحمەد و ڤۆلۆشین نوێنەری یەکێتی سۆڤێت با مەبەستی سەردانیکردنی باڵوێزخانەی کۆماری عەرەبی یەکگرت و سەردانی وڵاتی ڕۆمانیای کرد و
لەلایەن سەرۆکی ڕۆمانیاوە پێشوازی لێکرا. لەوێ پەیامی پیرۆزبایی خۆی بۆ عەبدولکەریم قاسم نارد و ئامادەیی خۆی بۆ گەڕانەوە پێڕادا. دواتر لە بوخارێستەوە چووە پراگ و لەوێش لەلایەن ئەنتۆنی نۆڤۆتینی سەرۆکی چکۆسلاڤیا پێشوازی لێکرا. ڕێکەوتی 2 ئەیلولی 1958 لە پراگەوە نامەیەکی دیکەی بۆ عەبدولکەریم قاسم نارد و هەمان ڕۆژ نامەکەی ژەنڕاڵ مستەفا بارزانی لەلایەن وەزارەتی دەرەوەی کۆماری عێراق وەڵام درایە. بەوەی حکوومەت ڕەزامەندی نیشانداوە بارزانیەکان بگەڕێنەوە عێراق و عەبدولکەریم قاسمیش وەک پاڵەوانی نەتەوەیی پێشوازیان لێ بکات. هەروەها داواش لە کاربەدەستانی پراگ کرا کاراسانی بۆ گەڕانەوەی ژەنڕاڵ مستەفا بارزانی و یاوەرانی کرد. هەر لەو نێوەندەدا حکوومەتی عێراق ڕێگای بە شاندێکی پارتی دیموکراتی کوردستاندا کە پێکاتبوون لە عوبەیدوڵڵا بارزانی، کوڕە گەورەی بارزانی، شێخ سادق بابۆ بارزانی، نووری ئەحمەد تەهاو، ئیبراهیم ئەحمەد سکرتێری پارتی دیموکراتی کوردستان وەک یاوەری گەڕانەوەی ژەنڕاڵ مستەفا بارزانی سەردانی پراگ بکەن. ژەنڕاڵ مستەفا بارزانی و یاوەرانی لەگەڵ ئەو شاندەش کە نێردرابوو لە کۆتاییەکانی مانگی ئەیلولی 1958 شاری پراگیان جێهێشت و چوونە قاهیرەی پایتەختی مسر. لەوێ لەلایەن جەمال عەبدولناسرەوە پێشوازیان لێکرا و دوای 12 ساڵ ئاوارەیی و چاوەڕوانی سەرنجام لە ڕێکەوتی 6 تشرینی یەکەمی 1958 پێی نایەوە خاکی وڵات و لە بەغدا پێشوازیێکی وا گەورەی لێکرا کە لە وەسف نایەت. بەدەیان هەزار لاو و پیر، ژن و پیاو لە جۆرەها نەتەوە شەقامەکانی بەغدایان تەنی بوو چاوەڕوانی بینینی ژەنڕاڵ مستەفا بارزانی بوون و بە گوتنەوەی هوتاف و دروشم بە خێرهاتنەوەیان لێ دەکرد. فەڵۆشینیش گەڕایەوە مۆسکۆ. ئامادەکاریەکان بۆ گەڕاندنەوەی یاوەرانی بارزانی بۆ عێراق دەستیان پێکرا. بارزانیەکان لە هەموو سوچێکی وڵات بە شەمەندەفەری تایبەت گواسترانەوە ئەو شارە. سەرەتای مانگی نیسانی ساڵی 1959 کەشتی گرۆزیا بە 784 سەرنشینەوە بەندەری ئۆدێسای جێهێشت و ڕێکەوتی 16 نیسانی 1959 گەیشتە بەندەری بەسرای عێراق. ڕەنگە ئەوە گەورەترین ڕێو ڕەسمی نەتەوەیی تەواوی مێژووی عێراق بێت، بەوەی دەیان هەزار کەس بەبێ جیاوازی نەتەوە ئۆڵ و ڕەگەز بە یەگامانج بە شوێنێک کۆبوونەوە و سرودی سەرکەوتن و بەخێرهێنانەوەیان دەگوتن. سەرنجام دوای 12 ساڵ چاوەڕوانی ژەنڕاڵ مستەفا بارزانی و تەواوی یاوەرانی لە یەکێتی سۆڤیەت گەڕانەوە و بەمەش یەکێکی دیکە لە قۆناغا هەرە سەخت و ئەستەمەکانی ژیان و خەباتی بارزانیەکان بە پێناو ئازادی و سەربەرزی گەلی کورد کۆتایی پێهات.